پیرۆزبایەکی گەرم بۆ هەموو خەڵکی هەڵەبجە بە خۆمەوە بە هەر هەڵەبجەیەک لە هەر شوێنێکی دنیا هەیە پیرۆزباییان لێ یەکەم و هیوادارم ئەم شارە بێتەوە شاری هونەر و ڕۆشنبیری شاری شاعیران شاری هونەرمەندان. وەڵاهی چەند کارێکم ئامادەیە چاوەڕێ ئەوەین کە سپۆنسەری بۆ بدۆزینەوە کاری هونەری لەسەر بکەین بەدەر لەوە خەریکی کاری وێنەگرتنم بۆ یەکێک لە کارەکانم کە بڵاوم کردبووەوە بەڵام کاری وێنەگرتنم بۆ نەکردبوو. دوو کاریکەشم لەگەڵ کاگە ئازاد ساڵح ئامادەیە چاوەڕێ ئەوەین کە لە دەرفەتێکە لە یەکێک لە سودیۆکانی سلێمانی کاری لەسەر بکەین. تەبەن ئەو دووکاری کاگازادیی چیان تایبەتە بە ڕاستەقینەتی ئەم ناوچەیانی ئەم سنوورە بۆیە من لەو جۆرە کارانم نەبوو بۆیە هیوادارم دەنگدانەوەیکی باشی هەبێ و کارێکی جوان دەرچێت. نیازنی گۆرانی هەورامی بڵیت؟ تەبەن من دایکم هەورامیە زۆر حەزم لە کاری هەورامیە و بێگومان ئەگەر ئاوازی جوان هەبێت بۆ ناکاری لەسەرەکەم و خۆشم زۆر حەزێکی تایبەتم بۆ ستایلی هەورامی هەیە. ئەم سنوورە ئەوەی کە کاری هونەری بکە مەفروزە کاری هەورامیش بکە ینی مەرج نییە تۆ هەورامی ئیلا ئەنجا کاری هەورامی بکەیت. بۆیە من پێم خۆش ئاگەر دەرفەت بڕەخسێ و کاری ئاوازی جوانم بدرێتێ کاری لەسەر بکەم دڵنیاشم حەقی خۆی هێمەوە گوتم من دایکم هەورامیە بەڵام تا ئێستا کاری هونەری هەورامیم نەکردووە بۆ ئەوە گەڕێتەوە کە کارێکی جوانم دەست نەکەوتووە و ناشمەوێ دەستکاری کاری فۆلکلۆری هەورامان بکەم ئەمەوێ شتێک بە تایبەت بێ بە خۆم بەڕاست.